خەتەنەکردن واتە لابردنی ئەو پێستەی سەری چووکی منداڵی کوڕی داپۆشیوە بە نەشتەرگەری بچووک دادەنرێت و لەژێر سەرکردنی خۆجێیش ئەنجام دەدرێت لە تەمەنی بچووک و حاڵەتی ئاسایی. لە تەمەنی گەورە و حاڵەتی تایبەت پێویستە لەژێر سەرکردنی گشتی ئەنجام بدرێت. لە هەفتەی یەکەم تا مانجی یەکەمی تەمەنی منداڵەکە باشترین کاتە بۆ خەتەنەکردن لەبەر ئەوەی هەستکردنی بە ئازار کەمترە و چاکبوونەوەشی خێراترە. سوودەکانی خەتەنەکردن: یەکەم، هەوکردنی ڕێڕەوی میز کەمتر دەبێتەوە. دووەم، ئەگەری توشبوون بە نەخۆشیە گوازراوەکان لە ڕێگەی سێکسەوە کەمترە. سێەم، ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی چووک کەمترە لە داهاتوو. لە چ کاتێک نابێت خەتەنەکردن ئەنجام بدرێت؟ یەکەم، بچووکی چووک. دووەم، حاڵەتی پەڕی بڕی هەبێت واتە ناتەواوی لە دەرچەی میز. سێەم، قەڵەوی کە بەهۆیەوە چووکی تەواو داپۆشرابێت. چوارەم، ناتەواوی و شێواویە سەکماچیەکانی چووک وەک خواری و سوڕان. پێنجەم، هەبوونی فتقی گەورە و چیسەی ئاوی گەورە. شەشەم، ناکامی منداڵەکە و ناجێگیری باری تەندروستی. ماکەکانی دوای خەتەنەکردن: یەکەم، هەوکردن. دووەم، خوێن بەربوون. سێەم، کەمبڕین یان زیاد بڕینی پێست. چوارەم، تەسک بوونەوەی دەرچەی میز. ئەگەری ئەو کێشانە زۆر کەمتر دەبێت کاتێک منداڵەکە تەواو ئامادە کراوە لە ڕووی تەندروستیەوە و لەلایەن کەسی شارەزا خەتەنەکەی بۆ ئەنجام دەدرێت. ڕێنمایی بۆ دایک و باوکان: بۆ دڵنیابوون لە سەلامەتی و تەندروستی داهاتووی منداڵەکەت پێویستە هەموو منداڵێکی کوور پشکنینی بۆ بکرێت و لەلایەن پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری منداڵان ببینرێت پێش ئەوەی خەتەنەی بۆ ئەنجام بدرێت. بۆ دەستنیشانکردنی هەر حاڵەتێک کە نابێت خەتەنەکەی بۆ ئەنجام بدرێت و دەبێت دوا بخرێت یان پێویستی بە نەشتەرگەری جوانکاری و سەرکردنی گشتی دەبێت.